زۆر زۆر خۆشحاڵم ئەم دەرفەتە هەیە کە پێکەوە قسەبکەین و گفتوگۆ بکەین. سوپاسی خوش ئەەکەم کە دەرفەتی پێداوین و لە هەمان کاتیش بەرهەمی عەقڵی مرۆڤیش لەبەردەستەکە لە ڕێی تەکنۆلۆژیاوە بتوانین بە شێوەیەکی ئیجابی و باش بەکاری بهێنین و پێکەوە گرێ بدرین و پەیوەندیمان پێکەوە هەبێت و بۆ بە شێوەیەکی ئیجابی و بە ڕێگەیەکی باش ئەم تەکنۆلۆژیایە بەکار بهێنین. ئەوەش سوپاسی خوای دەوێ بەڕاستی. تەبعاً بەشێکی باشتان حتمما ئەو ڤیدیۆ کورتتان بینی لەسەر پێشەکی ئەم کۆرسەکە زیاتر جەختکردنەوەیە لە وەکو بڵێ خوێندنی کتێبی پەروەردەناسی ڕەخنەییە وەک ڕسمەکەی دیارە و پێشتریش پیشاندان هیوام وایە ینی بەشێکی باشتان هەتان بێت بۆ ئەوەی تەنها نەبێتە قسەکردن لە یەکلایەنەوە بخوێندرێت چونکە کۆمەڵێک ئەمکی تێدایە کۆمەڵێک ئاراستە و هەڵوێستی تێدایە کە بە خوێندنەوەی باشتر تێدەگەین. ئەمە کتێبی دووهەمی منە لەسەر پەروەردەناسی ڕەخنەیی، کتێبی یەکەم کە چاپی دووەمی کراوەتەوە مەلەی جەڕەوە هەروەکو لە ڤیدیۆکە پێشتر باسم کرد. هەردوو کتێبەکە هەمان بابەتن بەگشتی بە لە بابەتی پەروەردەناسی ڕەخنەیین بە ئینگلیزی کریتیکەل پێداگۆجی. لە پێشەکی مەلەی جەڕۆتیش و لە پێشەکی ئەمەش ئاماژەم بە پەروەردەناسی ڕەخنەیی کردووە وەکو میتۆد، وەکو قوتابخانەی فکری، وەکو هەڵوێستی پەروەردەیی و هەڵوێستی سیاسیش کە چییە و چۆنە. لە دەرفەتێکی شەڵا بە وردی باسی دەکەین مانای کریتیکەل پێداگۆجی چییە و بۆچی چەمکی پەروەردەناسی ڕەخنەیین بۆ بەکارهێناوە. ئەوەی ئەمڕۆ وەکو یەکەم وانە، یەکەم دانیشتن و یەکەم گفتوگۆ زیاتر وەکو بڵێ ئامادەکردنی زەویەکەیە، کێڵانی زەویەکەی و ئامادەکردنیەتی بۆ چاندن و بۆ گەشە پێدان و بۆ ئیشەڵا هاتنە بەرهەم و نمونەی کشت و کاڵ و کێڵانی زەوی و وەکو بڵێ دروستکردنی دەرفەتی گەشەکردن بۆ ڕووەک نمونەیەکی زۆر باشە. من خۆم زۆرم حەزلێتی و لەگەڵ ئاراستە و فکر و قوتابخانەی پەروەردەناسی ڕەخنەییشدا دەگونجێت. هەڵبەت دەیبینین کە چۆن ئەو پەروەردەیی کە پەروەردەناسی ڕەخنەیی ئاماژەی بۆ دەکات زیاتر لە ئیشوکاری کشت و کاڵ دەچێت نەک لە کارگە با بڵێن وەکو مۆدێل وەکو شێوازی مامەڵەکردن. بەرحاڵ بەشی یەکەمی کتێبەکەیە، چاپتەری یەکەم، بەشی یەکەم کە لە کتێبەکەدا واز لە سیاست بهێنن ئیدی نۆرەی پەروەردەیە لاپەڕە 11. بەگشتی پەیام و ئامانجی بەشی یەکەم وەکو ئامادەکردنی ئەم کۆرسە و ئامادەکردنی خۆمان بۆ چوونە ناو بابەتی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەیە کە پەیامی سەرەکی، ئامانجی سەرەکی لە پەروەردەناسی ڕەخنەیی وەکو قوتابخانەیەکی فیکری، فەلسەفی، کردداری سیاسی لە پەروەردەدا چییە و چۆنە و بە کوردی یانی چی، بە کوردی هەم وەکو زمانی کوردیانی چی، هەم لە سیاق و لە کەشوهەوا و جەوی کوردی یانی چی. ئەگرێ پەیامەکە بە کورتی بڵێن هێنانە دواوەی سیاسەتە، دەرهێنانی سیاسەتە لەو هەژمونەی کە هەیەی بەسەر ژیانی کۆمەڵگەدا و هێنانە پێشەوەی پەروەردەیە کە پەیوەستکردنی پەروەردەیە بە دیموکراسی و بە گۆڕانکاری کۆمەڵایەتی. چونکە با بڵێن لە زۆر جێگە و لە منزنیا لە کوردستانیش کاتێک کە باسی گۆڕانکاری کۆمەڵایەتی دەکرێت هەمیشە باسی دەسەڵات و باسی سیاست و باسی حکومڕانی دەکرێت، کە باسی دیموکراسی دەکرێت باسی شێوازی حکومڕانیە. مەبەستی سەرەکی وەکو پێشەکی بۆ پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەیە کە لە بازنەی پەروەردەدا ئێمە باسی سیاست دەکەین، نەک لە بازنەی سیاستدا باسی پەروەردە بکەین. وەکو بڵێ چەتری سیاست پەروەردەیە نەک چەتری پەروەردە سیاست بێت. قسە و باسی پەروەردەیی لە کوردستاندا بەگشتی قسە و باسی پەروەردە لە کوردستاندا سێ جۆرە. کاتێک کە باسی پەروەردە ئەکرێت باسێک لە میدیاکان، لە نووسینی ڕۆژنامە، لە زانکۆکان، لە قوتابخانە، لەوانەی کە لە هەموو ئەو
ناوچانەی کە پەیوەندی بە پەروەردە هەیە بەگشتی قسە و باسی پەروەردەی سێ جۆرە. جۆری یەکەم ئەوەیە کە باس لە پرۆسە و سیستەمی پەروەردەیی ڕسمی دەکات لە کوردستان و پێی وایە کە ئەوەی هەیە بەردەوامی پێ بدرێت و چاک بکرێت و تۆکمە بکرێت جگە لە کۆمەڵک وردەکێشە ئەوی دی کێشەی نییە، یعنی بە شێوە گشتیەکەی ئەوانەی کە باسی پەروەردە دەکەن لە کوردستانە ئاماژە بە کۆمەڵێک وردەکێشە دەکەن و پیان وایە کە ئەوەی کە هەیە و ئەوەی کە بەڕێوە دەچێت بە تایبەتی لەم 30 ساڵەی دوایی لە هەرێمی کوردستان بەگشتی باشە و چاکە و پێویستە تون بکرێت و تۆکمە بکرێت، یاسای بۆ دائەنرێت بۆ ئەوەی ڕێکوپێک بکرێت و کۆمەڵە وردەکێشە لێرە هەیە چاک بکرێت. کە بە زۆری ئەوەی ئەم قسانە دەکا قسەی ئەوانەیە کە لە حکوومەتدان، ئەوانەیە کە بەڕێوەبەری سیستەمی پەروەردەین لە وەزیر و لە بەڕێوەبەراتیەکان و لە بەشێکی ئەوانەی کە بڕیار و دەسەڵاتیان لەدەستە لە حیزبەکاندا و تەنانەت لە ئۆپۆزیسیۆنیش، یعنی لەوەکو بڵێ ئۆپۆزیسیۆنی سیاسی و فکریش بە هەمان شێوە باوەڕی وایە کە کۆی سیستەمەکە کێشەیەکی وای نییە و ئەوەی هەیە ئەو کێشانە دەکرێت لە ناوخودی سیستەمەکە پێویستی بە چاکردن هەبێت و کاری لەسەر بکرێت. بەشێکی دیکە قسە و باسەکانی پەروەردە لە کوردستاندا دوو جۆرە، یان گلەی و گازاندەیەکی زۆرە بەوەی کە هیچ نییە، خراپە، پێویستی بە تێکشکاندنە، پێویستی بە هەڵوەشانەوەیە، یانیش پێدا هەڵدان و جوانکردن و نیشاندانی ئەوەیە کە دەستکەوتێکی زۆر هەیە کە ژمارەی قوتابخانەکان زیادی کردووە کە هیچ کێشەیەکی وانە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ بە بەراورد لەگەڵ فلان وڵات بە بەراورد لەگەڵ فلان وڵات زۆر جوان و زۆر چاکە و کێشەیەکی وانی وەکو بڵێ وێنە کێشانێکی یان وێنەگرتنێکی ڕەش و سپی یان ڕەشە یان سپیە. بەشێکی زۆری قسەکان لەو بازنەیەدا دەخولێتەوە. قسەی جددی و ڕەخنەیی پشتگیرا و بە توێژینەوە ئەویش جۆرێکە لە جۆرەکانی قسە و باسی پەروەردەی لە کوردستاندا، بەڵام ئەمە زۆر کەمە. قسەی جددی بکرێ، قسەی ڕەخنەیی بکرێ کە پشت گیراوە بە توێژینەوە ینی وەکوڵێ لەسەر میتۆدێکی تۆکمەی زانستی معریفی قسە بکات. ئەوەش جۆرێکە لە جۆرەکان کە لە کوردستاندا قسە و باسی لەبارەی پەروەردە لێوە دەکرێت، بەڵام ئەمەیان بەڕاستی لەوانی تر کەمترە. بەشێکی زۆری تەبعاً لە مەسەلەی ڕەخنەیی و ڕەخنەگرتن و ئەمانە ئێمە لە درێژی کۆرسەکە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کە دەڵێن پەروەردەناسی ڕەخنەیی و باسی ڕەخنە دەکەین، مەبەسمان لە گلێ و گازەندە نییە، مەبەسمان لەوە نییە کە باسی خراپی بکەیت. ئەوە دەکەوێتە زیاتر دەکەوێتە جۆری دووەمی قسە و باسەکان کە باسی ڕەخنە و باسی گلێ و گازەندەکردنە. بەڵام قسەی جددی ڕەخنەی پشتگیراوە بە توێژینەوە کە ئێمە لەم کۆرسەدا هەوڵدەدەین بیکەین و مامەڵی لەگەڵدا بکەین و هەڵوێستی کتێبی پەروەردەناسی ڕەخنەیی و بە هەمان شێوەمەلەی جەڕەوتیشە ئەوەیە کە قسە و باز دەکرێت بە میتۆدێکی دیارکراو دەکرێت ئیجابی بێت، دەکرێت سەلبی بێ، ینی باسی شتە چاکەکان بێ، باسی شتە ناچاکەکانیش بێت. بەڵام ئەم جۆریان زۆر کەمە. هیوام وایە کە ئەم کۆرسە ئەو جۆرە قسە و باسانە زیاد بکات، ینی هەوڵی ئەوە بێت یان ئەو هەنگاوە یارمەتیمان بدات ئەو هەنگاوە بنین کە قسە و باسی جددی و ڕەخنەیی پشتگیرا و بە توێژینەوە بە میتۆدی دیارکراو زیاتر ببێت لە کوردستانە. باش، چۆن پرۆسەی پەروەردەیی و سیستەمی پەروەردەی لە کوردستان بناسین و هەڵسەنگێنینەوە زۆر گرنگە. ئێمە کە باسی پرۆسەی پەروەردەیی دەکەین هەڵبەت لە بڵقێکدا باسی ناکەین، لە فەزایەکی خەیاڵیدا باسی ناکەین و ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیی لە خەیاڵاتدا ئیش ناکات، لە واقعدا ئیش دەکات. تەمان بە هۆشیاریەوە لەوەی کە واقع چییە و چۆن واقع چۆن هەیە و چۆن دروست ئەبێ و تێکەڵ و پێکەڵی واقع یا بنەماکانی واقع چینەوە هەڵبەت باسیەکەین. بەڵام هەر لە سەرتاوە گرنگە کە ئێمە باسی پەروەردە دەکەین لە چه فەزایەکدا باسی دەکەین و ئەو فەزایش فەزای ئێمە بە تایبەتی لە کوردستان فەزای هەرێمی کوردستانە. بەڵام چۆن کۆی پرۆسە و سیستەمی پەروەردەیی بناسین و هەڵسەنگێنین، بە چیا بزانین، بە چیدا بزانین کە پەروەردەکەمان کامەیە، چییە، چۆنە و تا چەند کاریگەر بووە.
ئەوەی لە درێژای ئەم کۆرسەدا و بنەمایەکە لە بنەماکانی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەی کە لەسەر شەقام دەیبینی جا سەر شەقامە فعلیەکە بێت هەرسەر جادە و کۆڵان بازار یان سەر شەقام ئیتر ئەوەیە کە لە ماڵ و لە خانەوادە دەیبینی هەر شتێک هەر ململانی و ئارێشەیەکی ئایدۆلۆجی و حیزبی و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردستانە هەبێت پرۆسەی پەروەردەییەوە پەیوەستە یانی چی یانی لێرە دەبینی باسی قوتابخانە ناکەین باسی پۆل ناکەین چونکە دەکرێت قوتابخانە و پۆل بەشێک بێت لە شەقام بەشێک بێت لەو ململانێ و کێشە و ئاریشە ئایدۆلۆجی و حیزبی و کۆمەڵایەتیانەی کە لە کۆمەڵگەی کوردستانە هەیە ینی بۆ نمونە ئەگەر ئێمە بمانێ بزانین ئایا سیستەمی پەروەردەیی کوردستان چییە و چۆنە ناکرێت بە تەنها بچین سەیری کتێبەکان بکەین سەیری یاساکان بکەین بچینە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بچین سەیری قوتابخانەکان بکەین بە تەنها بزانین کە ئەگەر بمانەوێ هەڵسەنگاندن بۆ سیستەمی پەروەردەیی و پرۆسی پەروەردەیی بکەین دەچینە قوتابخانەکان بزانین چۆن ئەوە گرنگە ئەوە بەشێکە لە شەقام بەڵام ئاراستەی پەروەردەناسی ڕەخنەیی دەیەوێت ئەنجامی پرۆسە و سیستەمی پەروەردەیی ببینێ لەو ڕێگەوە دەیناسی ئەگەر ئێمە کۆمەڵگەیەک بین لە کوردستان کە ئەگەر ئێمە کۆمەڵگەیەک بین لە کوردستان کە شت دەخۆین دەبێت ئاوەکە فرێدەینە سەر شەقام بناغەیەکی پەروەردەیی هەیە با لە ناو کتێبەکانیش با لە قوتابخانەکانیش گوترابێت کە پاک و خاوێنی وایە و من پاک و خاوێنم و نەظافەت من الئیمان و بخوێنرێ و ینی کۆمەڵە شت بکرێ ئەوە نابێتە خوێندنەکە بابەتەکەی ناو کتێبەکە بە تەنها نابێتە نیشانە و نیشانەی ناساندنی پرۆسە سیستەمی پەروەردەیی بەڵکو وەک لە شەقامەکان دەیبینین ناساندنی ڕاستەقینەی سیستەمی پەروەردەیی ئەگەر کێشەی حیزبی مۆرکێکی کۆمەڵگەی هەرێمی کوردستان بێت بناغەیەکی پەروەردەیی هەیە کێشەیەک هەیە لە پەروەردەدا کەوای کردووە ئەم ململانە حیزبیە سەرچاوەی هەبێت و بەردەوام بێت و بناغی داکوتی بێت بوو بێتە مۆرکێک لە مۆرکەکانی کۆمەڵگەی کوردستان و کێشەی کۆمەڵایەتی و کێشەی ئایدیۆلۆژی بە هەمان شێوە بۆیە لە پەروەردەناسی ڕەخنەییدا ئێمە چاومان تەنها لە پۆل نییە چاومان تەنها لە پۆل نییە چاومان تەنها لە مامەڵەی مامۆستا و قوتابی و خوێندکار نییە چاومان لە وردەکاری کتێبەکان نییە بە تەنها چاومان لە یاسا و ڕێساکان نییە بەڵکو چاومان لە هەناسەدانی خەڵکە چاومان لە مامەڵەی خەڵکە چاومان لە خۆ ناساندنە چاومان لە دڵخۆشی خەڵکە چاومان لە دڵناخۆشی خەڵکە چاومان لە لێخوڕینی سیارێ ینی نمونەیەک بێنمەوە خێزانەکەم ئێستا لە دەورەی سایقیە ینی ئەمڕۆ باسی کردوتی ئەو هەموو جەختکردنەوەی وتی لەوێ تەمان ئەفسەری پۆلیسوی هاتوچۆ دێن و دەرسیان پێڵێن و قسەیان بۆکردمەمانە دەڵێ تەمان ئێمە لە کەنەداش با بڵێن ژیاوین لەوێش هەر بەشداری لە دەورەی سیاقە و شۆفێری کردووە دەڵێ ئەو جەختەی لە کۆرسەکان لێرە دەکرێتەوە لەسەر یاساکانی هاتوچۆ و وردەکاری خەتی سەر شەقامەکان و پەڕینەوە و نیشانەکانی هاتوچۆ ئەو جەختەی لێرە دەکرێتەوە ئەوەندە زۆر ئەوەندە جەخت دەکرێتەوە ئەوەندە باسی گرنگەکەی دەکرێت لە کەنەدا شتیوانە بوو بەڵام حاڵی لێخوڕین لەسەر جادەکانی ئێمە ببینە و حاڵی لێخوڕین لەسەر جادەکانی کەنەدا ببین یعنی شتێک هەیە وەکو ناوەڕۆکی خوێندن وەکو جەختکردنەوە لە یاسا و ڕێساکان وەکو خوێندنی زۆر و ئەمانە ئەو جەختکردنەوەی لێرە لە زانین و مەعریفە هەیە لە وڵاتەکانی دیکە نییە کەچی بەرهەمی ئەوانی تر زیاتر لە هی ئێمە بۆیە کامیان حساب ئەەکەین ئێمە لێر کامیان پێناسەی پرۆسە و سیستەمی پەروەردەیی دەکات زۆری و قەبەیی کتێبەکانی خوێندن کە مناڵەکانی من بۆ نمونە لە خوێندنی بنەڕەتین ینی هەندەی خوێندنی دکتۆرایەک بەس کتێبیان هەیە بەڵام کە تەمان قسە ئەتوانم بڵێم کەسەی ناوەڕۆکەی بای چەندە ناوەڕۆکەکەی بۆیە ینی بنەمای ناساندن و بنەمای هەڵسەنگاندنی پرۆسە و سیستەمی پەروەردەیی ژیانی ڕۆژانەی خەڵکە ژیانی تاکە
دیوی ناو ڕۆحی مرۆڤە، هزر و دەرونی مرۆڤە، نەک تەنها ناوەڕۆکی کتێبەکە. ئەمە تەمان وەکو بنەمایەک و لە درێژی کۆرسەکەی شەڵا هەفتانە دەبینین کە چۆن پەروەردە دەکەینە بناغی شتەکان و چۆن ئەو بناغەیە دەناسین. باش، لە کوردستان هەڵبەت گوتاری گۆڕانکاری و چاکسازی پەروەردەیی هەیە، هەر یەکە و لە هەر شوێنی لە شوێنی خۆیەوە باسی چاکسازی لە پەروەردەدا دەکات و کەس نییە بڵێ پێویستی نییە. باشە، بەڵام ئەوە گرنگە بپرسین هەر لە سەرەتاوە پرۆژەکانی گۆڕانکاری چین؟ ئەوانەی کە باسی ئەم گۆڕانکاریە دەکەن چ پرۆژەیەکیان پێ، ینی چ ڕوانگەیەکیان بۆ گۆڕانکاریەکە هەیە؟ لای ئەوان گۆڕانکاری چییە؟ لای ئەوان بە چ شێوەیەک گەیشتون بە پرۆژەیەک و چۆن ئەو پرۆژەیە پێشکەش دەکەن؟ ئایا هەر قسەیە یا پرۆژەیە؟ ئێمە چیمان پێ؟ پرۆژەی پەروەردەناسی ڕەخنەیی چییە؟ پرۆژەی ئەم کۆرسە چییە کە لەوە چێ 12 هەفتەی پێ ببات، ینی خوایار بێت، ینی کۆتاییەکەی چییە؟ پرۆژەکەمان چییە؟ باشە، ئەوە گرنگە ئەو پرسیارە بکەین و بزانین. ئێمە لە سەرەتاوە ئەوە دەڵێم کە کتێبی پەروەردەناسی ڕەخنەیی وەکو باسیشم کرد لە کورتە ڤیدیۆکە ئەوانەی کە دیویانە، لە کۆتاییدا پرۆژەیەک پێشکەش دەکات، پرۆژەیەکی پەروەردەیی بۆ گۆڕانکاری و چاکسازی کۆمەڵایەتی و پەروەردەیی، بۆیە بەبێ پرۆژە نییە. بەڵام ئەوانی دیکە خەڵکی دیکە کە باسی نەکەن ئەوان پرۆژەکەیان چیە؟ بۆیە گرنگە حتمەن ینی پرۆژیان هەیە، بەڵام گرنگە پرۆژەکە بناسین و پرسیاری لەبارەوە بکەین. ئەنجا کە دەڵێن پرۆژەی پەروەردەیی، مەبەستمان لە پرۆژەی پەروەردەیی چییە؟ مەبەستمان لەوەیە یاساکان بگۆڕین کە ئێستا یاسای پەروەردە و خوێندن لەژێر پێداچوونەوەدایە و لە پەرلەمانە و گفتوگۆی لەبارەوە دەکرێت کەم تا زۆر چ مانایەک دەگەینێت؟ چۆن پرۆژە دەکەین؟ چی بە پرۆژە دەناسین؟ ئایا هەر یاسا گۆڕین پرۆژەیە یان دیکە پرۆژەیە؟ ئەنجامە بەسمان لە چاکسازی پەروەردەیی چییە؟ لەم کۆرسە و لە کتێبەکە ئاماژە بەوە کراوە کە کێشەکانی چین، کێشەکانی پەروەردە و چاکسازی چیە و چۆنە. ئایا مەبەسمانە ئەوەی کە هەیە پینەپەڕۆی بکەین، ئەوەی کە هەمانەوەکو خۆی چاکی کەین، جوانی کەین، تۆزێک لێرە و لەوێ نۆژەنی بکەینەوە، دووسێ قوتابخانە نۆژەن بکەینەوە، دووسێ مەکتەب دروستکەین، ئەوەیە یان شتی دیکە هەیە، یان چاکسازی لە کتێبەکان گۆڕانکاریە لە ناوەڕۆکی کتێبەکان؟ ئاەت بەلامانەوە بزەبێت پرۆژەی چاکسازی پەروەردەیی چییە؟ دەکرێت پرۆژەکە هەڵوەشانەوەی ئەوەی ئێستا بێت، ینی ئایا پرۆژەکەمان ئەوەیە کە ئەمەی ئێستا سەر لەبەری هەڵوەشێنینەوە؟ دەکرێتەوەش پرۆژە بێت. ئەمجار ئەم پرۆژە هەڵوەشانەوەکە چییە و چۆنە و لەسەر چ بنەمایەک؟ ئەوان هەموو کۆمەڵی پرسیارن گرنگن کە ئێمە هەم لە خۆمانی ئەەکەین بە درێژایی کۆرسەکە، وەکو بڵێ مامەڵە لەگە وەڵامەکانیدا دەکەین و هەڵ دەین وەڵامی ئەمانە بدەینەوە. لەم کۆرسەدا گوتاری گۆڕانکاری و چاکسازی پەروەردەیی لە پەروەردەناسی ڕەخنەییدا گۆڕانکاری ئەمانە دەگرێتەوە. مەبەستمان لە گۆڕانکاری چییە؟ ئەمانە دەگرێتەوە. لە بەش یەکەم و لەمڕۆدا ئاماژە بە کۆمەڵێک بنەما دەدەین هەر لە سەرەتاوە کە بنەمای کتێبەکەن، بۆیە ئەم بنەمایانە بە درێژایی کتێبەکە زوو دووبارە دەبنەوە، دەبینین هەمان بنەمان و دووبارە دەبنەوە، بۆیە هەر لە سەرەتاوە کتێبەکە ئاماژە بۆ بنەمایانە دەکات. ئەنجا خوێنەر دەستی خوێنەر دەگرێت و بەو وەکوڵی گوزەری بەناودا دەکات. ئێمەش کۆرسەکەش بە هەمان شێوە ئاماژە بە کۆمەڵێک بنەمای ئەم گۆڕانکاریە دەدەین. گرنگە لەم خاڵانە تێبگەین، هەڵبەت دەرفەتی گفتوگۆش دەبێت لەسەر ئەم خاڵانە و مانای چییە و چۆنە. ئەمە بنەمایەکی مەعریفی فکری سیاسیە کە بەشێکە لەو گوتاری گۆڕانکاری و چاکسازی پەروەردەیی کە پەروەردەناسی ڕەخنەیی پێشکەشی دەکات. ئەوەیە کە مەبەستی کۆتایی خوێندن دەرململانە نییە، کێ پێشەکەوێت کێ دوا ئەکەوێت، کێ یەکەمە و کێ دووەمە، کێ دەرەچێ کێ دەرناچێ، ئەڵێ کەوت ئەڵە ساقیت بوو، دەرچوون و دەرنەچوون، ململانێ یەکەم بوون و دووەم بوون و سێم بوون کە ئێستا باوێتی لە کوردستانانی باوی هەر بووە، بەس
ماوەیەکە وەکو گوتاری چاکسازی پێشکەشی و دەرخواردی ئێمە دەکرێت و کۆمەڵێکی ئێمەش کە دڵمان بەوە خۆشە چاکسازیەکەین و حەزمان لە چاکسازیە جەخت دەکەینەوە وەکو بە بەغا دووبارە دەکەینەوە مەسەلەی ململانێ مەسەلەی پێشکەوتن مەسەلەی یەکەم بوون مەسەلەی پلەبەندی و ڕانکینگ مەکتەبی ئێمە یەکەمە و مەکتەبی فلان دووەمە و فلان قوتابی نمونەیە و فلان پۆل ئەوەیە و فلان یەکەم مامۆستا ئەوەیە بەگشتی ئەمە دەبێت نەمێنێت دەبێت بیگۆڕین دەبێت بیسڕینەوە لە بری ئەوە چی بکەین ئەمە تەرکی دەزە شتێکی دیکە ئەەکەین کە ئیش لەسەر یەکەم بوون و دووەم بوون و ململانێ نییە بەڵکو ئیش لەسەر هەماهەنگیە ئیش لەسەر هاو ئاهەنگیە ئیش لەسەر هاوکاریە کە ئاماژەی پێدەدەین تیۆری فەلسفەی پەروەردەیی لای جۆن دیوی بۆ نمونە جۆن دیوی باوەڕی وایە کە مرۆڤەکان بە سروشت نایەکسانن یعنی خوا مرۆڤەکانی وەکو یەک دروست نەکردووە تەمەن لە ڕووە ئیسلامیە موسڵمانەکەیەوە ئێمە باوەڕمان وایە کە من باوەڕم وایە کە خوا مرۆڤی دروست کردووە بە شێوەیەکی یەکسان دروستی نەکردووە کۆمەڵێ بنەمای یەکسانی هەیە بەوەی کە مرۆڤ بوونەکەی یەکسانە بەڵام لە تواناکاندا ئێمە جوداین جۆن دیوی کە فەیلسوفێکی ئەمریکیە دەڵێ مرۆڤەکان یەکسان نین بەڵام یەکسان بوون وەکو ئامانجێکی سیاسی گرنگە بەوەی کە دەستی یەکتری بگرین بۆی بگەینە ئاستێک کە لە یەک بچین دەستی یەکتری بگرین یەکتری هەستێنینەوە هاوکاری یەکتری بکەین ئەوەش کڕۆکی پەروەردەیە لای جۆن دیوی بۆیە بەشێکی پەروەردەناسی ڕەخنەیی هەڵبەت سوودی لە جۆن دیوی وەرگرتو لە کۆمەڵی قوتابخانەی دیکەش وەرگرتووە ئەوەیە کە بنچینەی سەرەکی لە پرۆسەی پەروەردەییدا هاو ئاهەنگی و هاوکاریە کە هاوکاری یەکتری بکەین بگەینە ئەو ئامانجەی کە هەمومان دەمانێت نەک من بگەم و تۆ لە دوابی من پێش تۆ بگەم تۆ لە دوای من بگەیت کە ئەوە بنەمایەکە لە بنەماکانی پرۆسەی پەروەردەیی لە کوردستان هەڵات فێرنەبوونی خوێندکاران نەکەینە خەم ینی ئەوەندە بەلامانەوە خەم نەبێت کە فێر بووە یا فێر نەبووە بەڵکو ئامانجی فێربوونەکە بکەینە خەم ینی فێربوون و فێر نەبوون لە خۆیاندا ئامانج نین ئێمە فێر دەبین بۆی بگەینە شتێک بۆی دڵمان خۆش بێت بۆی مرۆڤ ئاسوودە بێت بۆی دڵخۆش بێت بۆی دەرونی فراوان بێت بۆی مێشکی فراوان بێت بۆی چای ببینێت فێربوون بۆ ئەوەیە ئێمە چاومان بتوانێت ببینێت مێشکمان ئیش بکە گوێمان بە تەواوی ببینێت هەستەوەرەکانمان وەکو خۆیان ئیش بکەن کەواتە فێربوون و فێر نەبوون ئامرازێکە بۆ شتێکی دیکە کە دڵخۆشیە کە ئاسوودەیی مرۆڤی هۆشیار وەکو مرۆڤی هۆشیار دڵخۆشی و ئاسوودەیی ببێتە مەبەستی سەرەکی پرۆسەی پەروەردەیی ئەمەش بنەمایەکی دیکە لە بنەماکانی گوتاری گۆڕانکاری و چاکسازی لە پەروەردەناسی ڕەخنەییدا بە هەمان شێوە پەروەردە نەکەینە ئامراز بۆ دەستکەوتی سیاسی و ئابووری یعنی پەروەردە لە پەروەردەناسی ڕەخنەییدا ئامرازێک نییە بۆ شتێکی تر نەکرێتە قوربانی بازار و ئابووری و سیاست بەڵکو بازار و ئابووری و سیاست بکەینە خزمەتکاری پرۆسەی پەروەردەیی ئەمە لەوەش ئێستا بۆ نمونە ئەم قسەیەکی گشتی و ئامە هەڵبەت ئەم بەشە و ئەمڕۆ بە ئام ئێمە باسی بنەماکانەکەین لە درێژایی کۆرسەکەی شەڵا دەچینە سەر وردەکاری ئەوەی کە ئەمە ینی چی ئەمە بە شێوە کرداریەکەی چمانایەکی هەیە کە پەروەردە نەکەینە قوربانی بازار و ئابووری و سیاست بەڵکو ئەوان بکەینە خزمەتکاری پرۆسەی پەروەردەیی ئەوە باسی یەکەین بەڵام ئەوەی کە ئەم خاڵە دەیگەێنێت ئەوەیە کە پەروەردە ئامراز نییە بۆ بازار بۆ پێشکەوتنی ئابووری لای حکومەت ئامرازە لای دنیای ئێستا لای دەوڵەت ئامرازە ئێستا بە ناوی چاکسازیەوە وا کراوە کە پرۆسەی پەروەردەیی قیمەتی پرۆسەی پەروەردەیی لەوەدایە کە چەنە ئابووری وڵات بەرزەکاتەوە ئەمە ئاراستەی سیاسەتی نێودەوڵەتی بەداخەوە وایە ئێستا کە ئاراستەیەکی سەرمایه‌داری و ئابووریە بەوەی کە ئێستا بڕۆ بۆ نمونە راپۆرتەکانی
یونیسف بخوێنەرەوە راپۆرتەکانی یونسکۆ بخوێنەرەوە راپۆرتەکانی بانقی نێودەوڵەتی بخوێنەرەوە و کۆمەڵێ دەستگای تر کە حکوومەتی هەرێم لە زۆر ڕۆ پشتیشان پێ ئەبەستێت و پارەشان ئەداتێ بۆی توێژنیان بۆ بکەن هەمووی باسی ئەوەیە کە ئەگەر بتەوێ ئابووری وڵات پێشکەوێ ئەبێ بچیت پەروەردە پێشخەیت و وا بکەیت و وا نەکەیت وەکو بڵێ بۆ گەیشتن بە بازار و بە ئابووری و بە دەوڵەت بوون بۆ نمونە دەدەچی پەروەردە دەکەیتە ئامراز بەڵام بنەمایەکی گرنگی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەیە کە نەخێر ئەوانی در ببنە ئامراز بۆ پرۆسەی پەروەردەی باش سیاست و میکانیزمەکانی چاودێری و بە دوواداچوون متابعە بسڕینەوە زۆر گرنگی بە تنکردنی سیستەمەکە سیستەمی چاودێری سیستەمی سیاست پۆڵسی بە ئینگلیزی یا ڕێنماییەکان میکانیزمەکانی چاودێری و متابعە و ئەکاونتەبلیتی بە ئینگلیزی ئەکاونتەبلیتی کە ئێستا بۆتە بەشێک ینی بۆ نمونە بنەمای کوالتی ئەشورەنس بنەمای دڵنیایی جۆری لە زانکۆکان و لە قوتابخانەکان ئێستا کۆمەڵێک هەنگاوی ئیداریە کۆمەڵی میکانیزمی چاودێریە کە تۆ دەبێ وەکو بڵێ هەموو هەنگاوەکانی مامۆستا بپێوی ئەبێ بێت سیر کابزانێ بە پێ ڕێنماییەکان دەجوڵێتەوە یان نا دەبێ بۆ نمونە لیستی نازە مامۆستاکان بنێریت و ئەمە لە زانکۆکان بە تایبەتی لیستی فلانشتەکان هەمیشە چاودێری هەمیشە ئەوەیە کە نەکایە کەسێک پەیلار دابنێت ئەو سیاست و میکانیزمانە بسڕینەوە لە بەرامبەر ئەودا سیاست و میکانیزمەکانی هاریکاری پشتگیری بخێنە شوێنیان چۆن بتوانین ئەو سیاست قسەکە لێرە لەوە نییە کە سیاست و میکانیزم نەبێت قسەکە لەسەر ئەوەیە کە چۆن سیاست و میکانیزمەکان بۆ دروستکردنی هاوکاریە بۆ دروستکردنی پشتگیریە ینی مامۆستایەک پێویست دەیەوێ مامۆستایەکی زۆر باش بێت باشە دەیەوێ مامۆستایەکی زۆر باش بێت چۆن وا بکەین ڕێنماییەکان یارمەتی مامۆستاکە بدا بێتە مامۆستایەکی زۆر باش نەک لەبەر ئەوەی ڕێنماییەکان جێبەجێ بکات نەتوانێت مامۆستایەتەکەی بە تەواوی بکات چۆن وا بکەین ڕێکارەکانی کە ڕسمین و وەزارەت و بەڕێوەبەراتەکان دایدەنێن یارمەتی دەری مامۆستاکە بێت کە ئەوەی دەیەوێ بیکات ئێمە لە کوردستان بەداخەوە زۆر مامۆستامان هەیە کە خۆی زیندووە خۆی حەز دەکات شتی باش بکات بەڵام دەڵێ وەڵای ڕێنماییەکان مەجال نادن ڕێنادن ناتوانی نەخێر دەبێ ئیزن وەربگری دەبێ بچی نازانم قسە لەگەڵ کێ بکەی دەبێت وا بکەیت مامۆستا هەیە دەیەوێت دەرسێکی جوان بڵێتەوە دەیە کتێبێک بێنێ ئەم کتێبە سوودی بۆ قوتابی و خوێنکارەکانی هەیە سوودی بە خوێنکارەکانی هەیە بەڵام ناتوانێت وڵات چیە ئەخەوە بێ وەزارەت ئیزن بدەن ئەخە تۆ ینی وەکو ڕۆحی دەستپێشخەری ئەکوژێت ئەوەی ئێستا هەیە یا بۆ نمونە مامۆستا هەیە دەیەوێت شتێکی باش بکات دەوێت توێژینەوەیەک بکات بەڵام دەڵێ وەڵا ئەم توێژینەوەیە بە پێ ڕێنماییەکانی دڵنیایی جۆری خاڵی پێوەرناگری یا نازانم چی پێ ناگەیت بۆ خۆی مامۆستایە تەواوەتە چی بکەیت تۆ واد لێ دێت تەنها وەکو مامۆستایان زۆر مامۆستا هەیە دەڵێن وەڵا بەس معاشەکەت حەڵال بکەیت تر شتی زیادە پێویست ناکە خۆ کەس قیمەتی نازانێت یا ناهێڵن تەنانەت دوای لێ دێ زۆر جار میکانیزمەکانی چاودێری وا دەکەن کە تۆ خراپ بیت ناهێڵن باش بیت بۆ ئێمە چۆن وا بکەین کە میکانیزمەکان پشتگیری مامۆستا بن ئەنجا ترس و دڵڕاوکێ لە هاتنە ئارەی فەوزا ئیداری بسڕینەوە یەکی لە شتەکان من هەمیشە لە گفتوگۆکان لەگەڵ زۆر کەس تەنانەت ئەوانەشی کە پشتگیری چاکسازن ئەوانەشی کە ڕەخنەیین ئەوانش کە ڕەخنیان لە سیستەمەکە هەیە کە باسی کۆمەڵەشت دەکەم کە باسی بڵێن لە کتێبەکە دەخوێننەوە ئەوە دەکەن ئەترسن ئەڵێن مامۆستا ئەگەر وا بێت ئەبێتە فەوزا ئەترسن ینی کەس بە کەس بێ ئەترسن دوایی بقۆزرێتەوە و بە خراپی بەکاربهێنرێ لە هەفتەی پێشووتر لە هەولێر بووم بۆ هەندێک مامۆستایی قوتابخانەیەکی ئەهلی قسەم دەکرد ینی بەشێکیان وتیان کرد مامۆستا ئەگەر وا بکەین ئەگەر بۆ نمونە تاقیکردنەوەی بە کلۆری نەبێت دوایی هەر مامۆستایەک خوێنکارەکانی خۆی چی بێ ئەویان بۆ دەکات دوایی دەرەجیان ئەداتێت دوایی وا ئەکە پێش بکەون دوایی ینی وەڵی دایمەن ترسی فەوزای ئیداری هەیە هەم لە وەزارەت و لە دەسەڵاتدارە دەسەڵاتی مامۆستاکان خۆیانەوە پێیان وایە
پێیان وایە کە ئەگەر بێت و ئازادی بدەینە مامۆستاکان ئەگەر بێت و بەو سیستەمە چاودێریە و بەو بیرۆکراسیە کە دامەزراوە بەو ڕێدا نەڕۆین ئەبێتە فەوزا خەڵک کۆپی ئەکات خوێنکار کۆپی ئەکا مامۆستا فێڵەکە ئەن هەمیشە ترس لەوە هەیە بۆیە گرنگە لە جێی ئەو ترسە باوەڕبوون و متمانە و دووربینی بکەینە بنەما چۆن وا بکەین سیستەمەکەمان ینی وا بکات کە ئێمە هەم سیستەمەکە و ئەوانەی سیستەمەکە بەڕێوە دەبن دەسەڵاتدارە پەروەردەیەکان و بڕیاردەرە پەروەردەیەکان باوەڕیان بە مامۆستاکانە بێ هەم مامۆستاکەش باوەڕی بەخۆی و بە سیستەم و بە سیستەمی قوتابخانە و خوێندنی ڕسمی هەبێت متمانیان بە یەکتری هەبێت دووربین بن ئەوەی ئەمڕۆ دەیکەی دوای 5 ساڵ بزانیت کە بەرهەمی وەردەگریتەوە باوەڕتان هەبێت من خۆم ئەم قسەیە وەکو قسە گشتی ناکەم تەمان تەوفیقی خوایە و ئیتر خۆ ئەو شتانە ئینسان بەشێکی لە دەسەڵاتی بەشەردانیە بەڵام تر هەمومان خوددا ئەوەی پێداوین بە ئەوەنە دەرفەتی پێداوین کە جەستە و عەقڵ و هۆشمان بەکار بهێنین من خۆم بەهی خۆم ئەوم دیوە کە یەکەم جار دەستم بەوانە گوتنەوە کرد بە ڕسمی و لە زانکۆ 2007 بوو لە 2007 کۆمەڵێ ینی تەحەدا و کۆمەڵێ بربەست لە ڕێم هەبوون کە ترسی بۆ خۆم دروست دەکرد دەموت من بۆ وا بکەم بۆ شتەی ڕێگەیەکی ئاسانتر نەکەم بۆ خۆم تووشی ئەم بەزمە ئەەکەم بەڵام هەر گیانی وەکو بڵێ خوا ئەو تەوفیقەی پێدام کە هین نەبم هین تەسلیم نەبم هەر بە چاوی خۆم بەرهەمی ئیشەکانی خۆم دەبینم ینی هەندێک لەو قسانێک کە دەکەم قسەی خەیاڵی نین خۆشایەدە ینی خوێنکاری خۆم بووە لەوە چێ لە هەندێک حاڵەت تەحەدای منی کردبێ وەکو بڵێ مامۆستا ناگۆڕ چاک نایبێ مامۆستا ئەویشە بەکێ ئەکرێ بێ ئەم حکوومەتە هەڵوەشێنیتەوە ئەنجا شتێکەکرێ کەچی خۆی سیرەکەی دەستی داوەتە کۆمەڵێک شت کە ڕێنماییەکان تەنها ڕێشی لێ دەگرێت کەچی خۆی پێی وایە کە چاکسازی بکات کە وا بکات کۆمەڵە شت بکات کە قەدر و قیمەتی لە نێو سیستەمەکەدا نیە هەر خوێنکاری خۆم ئێستا پێشی منی داوەتەوە لە قسەکاندا پێشی منی داوەتەوە لە ئیشەکان دەرەکەوێت لە شوێنان پرۆژەی هەیە قسە دەکات بۆتە سەرچاوێک لە سەرچاوەکانی ینی باسی یەک و دووژ ناکەم بەڕاستی باسی یەک و دووژ ناکەم ینی خەڵکێکی زۆر ینی توان بستە ناوێ هەمویان بڵێن من خوێنکارم هەبووە کە ئێستا ڕێکخراوی هەیە لەوەی 1000 مامۆستا لەگەڵی ئیش بکات 500 مامۆستا لەگەڵی ئیش بکات لە هەر سێ شارەکەی سەرەکیەکەی هەرێمی کوردستان لەقیان دەرسەڵێنەوە و ئیشەکەن و ینی بەجددی ینی با دووربینی زۆر گرنگە ئێمە ئەوانەی کە پەیوەستن بە پەروەردەوە بە شێوەیەکی کردداری کەسانی دووربینن ینی بۆ نمونە ئەگەر نمونەی کەس پەروەردەکار مامۆستا ئەوانەی کە پێیوەستن بە پەروەردەوە وەکو جوتیار وایە گەرمەکە ئەچێنێت ئاوی ئەدات نازانم ڕێگەی بۆ خۆشەکات بارانی بەر ئەکەوێت دوای وەکو بڵێ دەزانێت دوای ئەوەندە بەرەمەکەی هەر ئەدورێتەوە و دەزانێت بەوەی کە ئەو چاوەڕوانی هەیە لێی بەڵام وەکو مەعاشخۆر نییە هەموو سەرمانگێک چاوەڕێ ئەگەر سەرمان تێپەڕی ژیانی ئەوەستێ تەبیعەتی ئیشەکەمان وایە سیاسی بۆ نمونە ئەوانەی سیاسی نەوانەی کە وەکو بڵێ هەموو ئیشوکات هەموو مامۆستایەک باسی ئەوە شەکەن هەموو کەسێکە پێوەستە بە پەروەردەوە و مامۆستا بەجۆر لە جۆکان سیاسیە بەڵام ئەوانەی کە حیزبین ئەوانەی کە ئیشیان بەس سیاسەتە و شتی دیکە نییە بەپەلە شتی خێران نەبێن نای دووربین نین ئیشەکەیان دووربینی ناوێت بۆیە دووربینی و متمانە و باوەڕبوون زۆر گرنگە ببێتە مۆرکێک لە مۆرکەکانی گۆڕانکاری و چاکسازی پەروەردەی یەکێکی تر لە خاڵەکان کە پەروەردەناسی ڕەخنەیی لەسەری دامەزراوە مەسەلەی نەهێشتنی یەک مەنهەج و کتێبی خوێندنە بۆ هەروانەیەک ینی ئەم یەک خستنی مەنهەجە یعنی ئێستا بەشێکی زۆری ئەو مامۆستایانەی کە بۆنەوە لێرەش بەشدارن لەوە چی هەر ترسیوانە بێ ینی من مەگەر چۆنێکینا دڵنیام یەکێک لە پرسیارەکان ئەوەیە مامۆستا چۆنە بێ یەک مەنهەج دوای ئەو کاتە بێتە کەس بەکەس بۆ نمونە بەڵام باسی ئەەکەین چۆن و یانی چی نەهێشتنی یەک مەنهەجی یەک کتێبی خوێندن بۆ هەروانەیەک کە ئەمەی ئێستا لە کوردستان هەیە یەک جۆر فێرکردن یەک جۆر مامەڵە یەک جۆر دانیشتن لە پۆل تۆ ئێستا بڕۆ پۆلێکی دهۆک مامۆستا بە لەگەڵ پۆلێکی هەولێر لەگەڵ پۆلێکی سلێمانی هەست بە جیاوازی ناکەی ئایا مانای وایە کولتورەکان یەکن مانای وایە ئەم خەڵکە وەکو یەک فێرە بن ینی ئەمە چی بوو ئەم خەڵکە ئەوەندە لە یەک ئەچن
کە وای لێ هاتووە هەمان جۆر فێرکردنەوە هەمان کتێب و هەمان من ئەم یەک لێکچوونە لێکچواندنە نەمێنێت یەکێک لە بنەماکان نەهێشتنی یەک سیستەمی قوتابخانە و پۆل یعنی ئێستا ئێمە قوتابخانەیەک لە زۆنی توزانم زۆنی ئاڵتونی هەولێر کە شوێنی خواپێدا و شوێنی دەوڵەمەند و هینەکانە کە لەوە چی ئاگیان لە کولتوری کوردستان نەبێت لەگەڵ قوتابخانەیەک لە گوندێکی ئەو لە هەمان سیستەمیان هەیە خەڵکەکە جودان چۆن نەبێ هەمان سیستەمە هەبێ هەمان پۆل هەمان شەوەی دانیشتن هەبێ کەسێک لە شار کە لەوە چێ باوکی و دایکی موچەخۆر بن خاوەن کۆمپانیا بن ئیش و ژیانیان سەعات 8 بۆ سەعات 2 ئێوەکو بڵێ کارمەندن لە شوێنێک لە حکوومەت و غێری حکومی ئیشیان دانیشتنە مناڵەکە ئیشی دانیشتنە لە قوتابخانە دانیشێت بەس منداڵی گوند و خەڵکی گوند و خەڵکی ئەملا ئەولا ژیانیان دانیشتن نییە ژیان شتی دیکە تۆ بۆچی دەچی دادنیشتێنی ینی ئەمەش بەشێکە لەوە کە نەمێنێت یەک سیستەمی دامەزراندنی مامۆستایان مامۆستا لە ئەو پەڕی کوردستان بە ئەو پەڕی کوردستان لەسەر هەمان سیستەمدا ئەمەزرێت ئەخە مامۆستایان ئاستیان جودایە بۆچوونیان جودایە مامەڵەکردنیان جودایە بەس بە هەمان شێوەدا ئەمەزرێن بۆیە لە مەسەلەی دامەزرانی مامۆستایان کە ئەمە لێرە ئاماژەیە بە سیستەمی ڕسمی پەروەردەیی یەک میکانیزمی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە تاقیکردنەوە هەڵسەنگاندن یەکێکە لە سەرەتانە سەرەکیەکانی پرۆسە و سیستەمی پەروەردەی ڕسمی لە کوردستان بەوەی کە هەمومان حەزمان لێ هەمان یان تەنانەت زۆر مامۆستا هەیە من ئەزانم وەکو بڵێ زۆر بەلایەوە باشترە کە پرسیارەکانی بۆ دانێنەوە بزانیش و وەکو بڵێ امتحانەکە خۆی بکە دوایی زوی گلەی نیەتە سەری بڵێ هەمووی لێکە چێ بڵێ هەمووی ئەوەیە بڵێ نەمزانی ئەوەیە پرسیارەکان لای خۆشم نەبوو نەمزانی وەکو بڵێ ئەم لە یەکچوونی هەڵسەنگان تاقیکردنەوەیە بەڕاستی دەبێت نەمێنێت بۆ ئینسان بتوانێت هەناسەیەک بدات بتوانێت مێشکی ئیش بکات تەمام زیاتر دێنەوە سەر مەسەلەی هەڵسەنگان تاقیکردن من بە تایبەتی باسی هەڵسەنگان و تاقیکردنەوە دەکەم کە کێشەیەکی زۆر گەورەیە تەنانەت باسی ئەوەش کراوە کە باسیشی دەکەین کە ئامانجی سەرەکی ئەگەر وەکو بڵێ یەکێک لە ئامانجە سەرەکیەکان ئەگەر ئامانجی سەرەکی نەبێت سەرەکی ترین ئامانج نەبێت لە سیستەمی پەروەردەیی تاقیکردنەوەی نەک فێربوون نەک معریفە نەک پێشخستن نەک گەشەسەندن تاقیکردنەوە کە دەبینین و باسیشی دەکەین یەک جۆر زانکۆمان هەیە هەموو زانکۆکانمان لێکەچن هەندێک زانکۆی ئەهلی نەبێ ئەوانەی کە مەسەلەی زانکۆی ئەمریکیەکان و زانکۆی کوردستان کۆمەڵێک لەوانەیە یانێکینە زانکۆکان هەمویان لێک دەچن هەمویان بە یەک یاسا ئیش دەکەن کەم تا زۆر هەڵبەت یەک جۆر معریفە هەموو بە شێوەیەکی گشتی جەخت لەسەر یەک جۆر معریفە کرێت کە باسی شەکەین ئەوەش ئەوانە دەبێت نەمێنن معریفەی جۆرا و جۆر هەیە مامەڵەی جۆرا و جۆر هەیە کەواتە هەڵسەنگانی جۆرا و جۆر هەیە کەواتە دەبینی ئەگەر معریفە جۆرا و جۆر بێت لەوە چی ئێستا ئەگەر ئەو پرسیارە مناقشەیە بکرێت لە وەزیرۆ تا گزیر لە مامۆستاوە تا بەڕێوەبەری گشتی دەڵێ بەڵێ تەبعاً معریفە جۆرا و جۆرە و معریفە شتێکی وایە ئەمانە ئەی بۆچی یەک سیستەمی قوتابخانە هەیە ئەی بۆچی یەک کتێب هەیە ئەی بۆچی یەک جۆری دامەزرانی مامۆستان هەیە معریفە لەگەڵ مامۆستا تێک هەڵکێشن ئەگەر معریفە جودا بێت کەواتە مامۆستاش جودایە کە مامۆستا جودا بوو چۆن بە یەک شێوە دای دەمەزرێنی بە یەک شێوە دەبێت دەرس بڵێتەوە ئەگەر معریفە جودایە ئەبێ قوتابخانەکانیش جودا بن پۆلێک بۆ نمونە دەرسی ئاین دەرسی کۆمەڵایەتی لەگەڵ دەرسی فیزیا لە هەمان پۆل دەخوێنرێ بە هەمان شێوە دەخوێنرێ بە هەمان دانیشتن ئەخە تۆ لەلا دەڵی معریفە جودا لەلاش و هەمان مامەڵی لەگەڵدا دەکەی بۆیە گرنگە بزانین کە یەک جۆری معریفە دەبێت نەمێنێت با بە قسە دەیڵێین با بە قسە هەمووی باوەڕی وایە بەڵام بە فعلی بە عەمەلی عکسەکەیەتی نەخێر جەخت لەوە دەکرێتەوە کە معریفە یەک جۆرە ڕاست و غەڵەت کە باسی یەکەین کە معریفەی پۆزیتیڤیزمە ئەوەی کە شتێک ئاوایە بۆ نمونە یەک دەکاتە دوو ئیتر ئەوە ئەکەوت زانی کەواتە تۆ معریفەت یەک جۆری و لێکچوونی چاوەڕوانەکانی پەرۆ فێربوون ینی ئامانجەکانی پەرۆ فێربوون کە دەبێت نەمێنێت کە ئێمە هەمان چاوەڕوانیمان هەبێت هەمان جۆر مەبەستی پەروەردەمان هەبێت کە بۆ نمونە با بڵێن یەکێ لە شتەکان ئەگەر خوێندنێکی زانکۆ ئەگەر دەرسێک وانەیەک سوودی بۆ دامەزراندن نەبێ ئیتر قیمەتی نییە با بڵێن ئەوانە دەبێت نەمێنن
لە باتی ئەمانە ئەی هینەکە چی ئەمە ناڵین نەمێن بەڵکو بچکە باسەکە باسی پرۆژەیە لە باتی ئەمانە دەبێت جۆراوجۆری فرەیی لە ستاندارد و نرخ و ئەزموندار بکەینە بنەمە باسەکە باسی ئەوە نییە کە کەس بە کەس بێت باسی ئەوە نییە کە بنەمای وەک یەکمان نەبێت بناغەمان یەک نەبێت نەخێر باسەکە باسی ئەوەیە کە ستاندارد هەبێت بنەما هەبێت بناغە هەبێت بەڵام یەک بناغەنا هەموو بناغەکان نەکەیت بەیەک جۆراوجۆری لە ستاندارد و فرەیی لە ستاندارد دەرسێک دەرسی فیزیا لە قوتابخانە دەرسی فیزیا لە لای مامۆستایەک ئامانجێکی هەیە لە لای مامۆستایەکی دەکرێت ئامانجێکی دیکە هەبێ یان ئەو ئامانجەشی هەیە و لەگەڵ ئامانجێکی دیکەش یان جگە لە مەسەلەی لایەنە زانستیەکەی دەرسی فیزیا دەکرێت یارمەتی خوێندکار و مامۆستا بدات کە قسەوباسی ڕۆحی بێن نەگۆڕێ قسەوباسی ئەخلاقی بێن نەگۆڕێ لەوە چێ ئەگەر مامۆستایەک لەولاوە دەڵێ فیزیا ڕەبتی بە ئەخلاقەوە نیە مامۆستایەکی دیکە باوەڕی وایە کە هەیەی ئەو کۆمەڵە ستانداردی زانستی هەیە بەڵام کۆمەڵە ستانداردی دیکە هەیە کە سیستەمەکە قەنەعەتی پێ نەهاتوو یان نایەوێت چونکە ئەو توێتی تەنها ئەمە ئامانجەکەیت بۆیە دەبێت لە باتی ئەمانە جۆراوجۆری فرەیی لە ستاندارد و نرخ و ئەزموندا ئەکسپیریەنس تەجاریبی بەشەری بکەینە بنەما بۆیە قسەکە بە ئینگلیزی دوو وشە هەیە ستاندەردایزیشن ستانداردکردن وەک یەککردن کە لە کتێبەکە ئاماژەم بۆ کردووە وەک یەککردن لەگەڵ ستاندەردز یعنی وەک یەککردن جودایە لە زۆربوون و فرەیی لە ستاندارد زۆر چاکە یەکێک تر لە بنەماکان دێتەوە سەر مەسەلەی لایەنە ڕسمیەکانی سیستەمی پەروەردەیی ئەوەیە کە هێز و دەسەڵاتی وەزارەتەکانی پەروەردەی خوێنی باڵا و بەسەر بەڕێوەبەراتیەکان و زانکۆکانە لە پارێزگا و شارەکانە نەهێڵین بەمانایەکی تر لە ڕووی سیستەمەوە لە ڕووی تەکنیک و میکانیزمەوە ناناوەندی بێ بڵێ لامەرکەزی بێت ئەو قسەیە لە یاساکان ماشەڵڵا زۆر دەوترێت دووبارە دەکرێت بەس کە دێتە سەر عەمەلی نایزانین یانی چی دەبێت هەمیشە لەسەرەوە بە خوارەوە شتەکان بکرێت وایە ئەمە دەبێت ئەوە نەهێڵین دەبێت ئەو جۆرەی کە بەڕێوەبەراتیەک لە سلێمانی بەڕێوەبەراتی گشتی لە سلێمانی یا بەڕێوەبەراتیەک لە شارێک و شارۆچکەیەک ناتوانێت بڵێ لەل ئەگەر لە وەزارەتەوە ئەمری بۆنێت ئەو هێز و دەسەڵاتی لەسەرەوە بۆ خوارەوە داوەزیەوە دەبێت نەمێنێت ئەی بەرامبەرەکەی چییە لە باتی ئەوەی ئەوانەی ئاستی سەرەوە دەستگاکانی ئاستی سەرەوە لە دەستگای بڕیاردان و سەپاندن و چاودێریەوە بیانکەین دەستگای پشتیوان پشتگر بیانکەینە سەرچاوی دەرفەتەکانی پێشکەوتنی بەڕێوەبەراتەکان ینی با بڵێن وەزارەتی خوێندنی باڵا وەکو دڵێ نزیکە لە حکوومەتەوە بودجەی هەیە دەسەڵاتی سیاسی هەیە کۆمەڵە هێزی هەیە لە وەزیر و لە بەڕێوەبەرگەشتیەکان ئەمانە کۆمەڵە هێزی سیاسیان هەیە ئەم هێزە بەکار بهێنن بۆ ئەوەی زانکۆکان بۆ ئەوەی بەڕێوەبەراتیەکان بتوان ئیش و خوێن بەباشی بکەن نەک ڕێگر بن لیان نەک لە باتی ئەوان بڕیار بدەن ئەمان بەس جێبەجێ بکەن ینی هێز بدەنە ئەوانەی خواری خۆیان پشتیان بگرن پشتیوانیان بن کاتێکە قوتابخانەیە کاتێکە بەڕێوەبەرێک لە قوتابخانەیەک بڕیارێکی دا بەڕێوەبەرایەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پشتی بگرێت نەک بڵێ تۆ ئەبێ ئیلا بەگوێ من بکەیت بچێ بڵێ تۆ چیت هەیە با من بۆ بکەم نەک بڵێ هانێ ئەو شتم بۆ بکە ینی بەڕێوەبەراتی گشتی ناڵێت ئەی قوتابخانەکان وا بکەن دەڵێ قوتابخانەکان چیتان پێ باشە با ئەمە یارمەتیتان بدەین ینی ها مامەڵەکان مامەڵەی جودان لە چاوەڕوانی بەرهەمەکانی پەروەردەکردنی کۆمەلگەرانی وەکو ئەو دووربینەی کە باسم کرد چاوەڕێ نەکەین کە یەکشتمان کرد یەکسەر بەیانی بەرهەمەکەی بچنینەوە یەکسەر بزانین ئەمڕۆ پرۆژەیەکمان پێشکەش کرد دوو ڕۆژی تر ساڵێکی تر یەکسەر بڵێن ئەرۆڵا پەروەردە لە کورسان پێشکەوت ئەوە نمونەی ئەوە بۆ نمونەگەرەوە بێنمەوە پرۆژەی تواناسازی کاتی خۆی ئەوەی کە کرا هێشتا تەلەبەکان نەچوو بوون بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا یەکسەر حکومەت وتی سەرکەوتوو بوو وەزارەت دیوت پرۆسەیەکی زۆر سەرکەوتووە و ئەمانە ئەوە بوو لە نێو ڕێگا منیش و سەدانی وەکو منیشان لە غەریبی بەجێ هێشت و سەریان لێ تێکداین ینی
کێشەی زۆریان بۆ دروستکردین هێشتا ئەوە نەبوو هێشتا بەرهەمەکەی دەرنەکەوت و یەکسەر وتیان ئەرەوەڵا سەری گرت و شتێکی باشمان کرد بۆیە لە مەسەلەی چاکسازی و پرۆژەی پەروەردەیی دەبێت پشوو درێژ بین دەبێ سەبرمان هەبێ وەکو چۆن جوتیارێک چاوەڕێ دەکات لە کاتی خۆیدا بەرهەم بدات نەک ئەمڕۆ بیچێن و بەیانێ بچێت خۆڵەکە لابدا سێر کا بزانێ ڕەگی داکوتاوەیان بە هەمان شت لە ڕەخنە و هەڵسەنگاندن و پێداچوونەوە پرسوڕاکردن و گەڕانەوە بە دواوە نەترسین یانی هەندێک جار هەیە ئێمە هەر مل دەنین بە تایبەتی ئەم قسانە زیاتر بۆ لایەنە دەسەڵاتدارەکانە لایەن ڕسمیەکانە کە شتێکمان کرد لێن پەشیمان نابینەوە کە شتێکمان کرد ناڵێن وەڵا غەڵەت بوو هەر مل دەنێن هەر مل دەنێن ئەوەش وەکو بڵێ ئەو ئیحساسی ئەو هەستەیە کە پێمان وایە هەموو شتێ باشە و تەنها تاکە ڕێگەمان پێشەوە هەندێک جار پێویستە بگەڕێن دواوە ینی بۆنێکی لە قسەکان من کردومە پێشتر و دەیکەمەوەیە کە زۆر جارە پێویست دەکەن زۆر ئاسایی بێت دەگەر قوتابخانە داخین سیستەمی مەکتەبمان نەبێ و قسەم کردەوە پێشتر ئەگەر بووە پرسیار باسی بکەین یانی چی بەکارهێنانی پەروەردە بۆ ئەمەش هەڵبەت بۆ حکوومەتە ئەم قسانە بەکار نەهێنانی پەروەردە بۆ بەڕێکردن و بەڕێوەبردننی قێران جۆرە جۆرەکانی کۆمەلگەی کوردستانی بۆ نمونەگەبتوێ گەنج ئێستا زانکۆ لە هەموو کون و قوشبنێک دەکرێتەوە وڵات ئەی گەنج چی بکە مەجبور 4 ساڵ مەشغوڵی کە بە خوێندنەوە پەروەردە بەکار دەهێنێ بۆی ئەگەر ئەم هەموو گەنجە ئەگەر نەچە قوتابخانە دوای داوای ئیشمان لێکن ئەگەر نەچە مەکتەب و مەشغوڵ نەبن لە بەیانی تا دوای نیۆڕۆ ینی ئەو هەموو گەنج و ئەو هەموو لاوە چیان لێ بکرێت ینی پەروەردە بۆتە ئامرازێک بۆ مەشغوڵکردن بە تایبەتی لە زانکۆ لەبەرەوە پەروەردە بکرێت ماک و هەتوانی قێرانەکە یانی ئەمەگەر کێشەیەکی سیاسیمان هەیە بێ لە پەروەردە چارەسەرەکەی بۆ بدۆزینەوە پەروەردە چارەکەی بۆ بدۆزین نەک ئەوەی کە سیاسیەکان و حکوومەت بەرپرسیارەتی کێشەکانیان ئەوە نەکەن نا بەڵکو ئێمە کێشەی ئابووریمان هەیە چۆن وا بکەین پەروەردە وەڵام دەرەوەی ئەو کێشانە بێت ینی یارمەتی پەروەردە بدەین تا وەڵاممان بدات نەک پەروەردە بکەین ئامرازەکەی ویسمان بەکاری بێنین لە کاتی سیاست و لە کاتی ئەو شتانێکە هەیە وەکو هەر لە زمانی بەحسەوە پەروەردە بەکار هاتووە تەمان لە بەحسیش دوورترە ینی مێژوەکەی دێرینترە لەوە لەگەڵ دەوڵەتی مۆدرن نادێت بەڵام پەروەردە بە تایبەتی نەکرێتە ئەوەی کە لاوان و کۆمەڵگەی پێ مەشغوڵ بکەین هەتا دەگەینە کاتێکی تر ئەوەش بە هەمان شێوە ینی پەروەردە نەکرێتە بەنج نەکرێتە ئەوەی کە کێشە پەروەردەکانی لاوان سڕ بکەین بەوەی بڵێن ئەگەر تۆ بیتە پەروەردە یا بخوێنیت یان خوێندن ڕێگەی خۆشگوزەرانیە و ڕێگەی ئەوەیە کە تۆ ئیشت دەستکەوێ و ڕێگەی ئەوەیە کە ئەگەر نەخوێنی دەوڵەمەند نابی و ئەگەر نەخوێنی وان ناکەی یان بۆ نمونەگەمانەیە کوردستانمان پێشکەوێت خۆشگوزەران بین دەبێت پەروەردە وا لێ بکەینەوەمانەوە ئەو هەرەمان ئەو خاڵەیە کە پێشتر باسم کرد پەروەردە ببێتە سەرچاوە و بواری ئاسوودەیی ڕۆحی و فکری و دەرونی و جەستەی ئەوەش پەیوەستە بە خاڵەکە کە پێشتر باسم کرد کە ئاسوودەیی ڕۆحی و ینی کۆی مرۆڤ لە ڕووی ڕۆحی و فکری و دەرونی و جەستەیەوە زۆر گرنگە پەروەردە ببێتە بنەمای ئەو ئاسوودەیە کۆمەڵگەی پێ ئاسوودە ببێت نەک کۆمەڵگەی پێ وەکو بڵێ تەشەنوج بکە پێی ئەوە بێت هەست بە توندی و بە ناخۆشی بکات بە شێوازی جۆرا و جۆر باوەڕمەوەی کە چاکسازی پەروەردەی لە تاکە تاکەی خوێندنگەکانەوە دەکرێت لە گۆڕینی یاساوە ناکرێت هەرچەندە یاسای پەروەردە گرنگە یاسای خوێندنی باڵا گرنگە یاسای قوتابخانەکان گرنگە بەڵام گۆڕانکاری لە تاکە تاکەی خوێندنگەکانەوە دەکرێت تۆ ئەگەر دە خوێندنگەت هەبێ یەکێکیان وەزعی خراپ بێت ئەبێ ئەوە بزانین کە کێشەیەکمان هەیە بۆیە ئێمە بچین بە تایبەتی ئەمە هەڵبەت ئەو قسەیە زیاتر بۆ دەسەڵاتدارە پەروەردەیەکانە بزانین کە چۆن وا بکەین لە قوتابخانەکانەوە دەست بکەین بزانین ئەم خوێنگەیە چی پێویستە چاک بکرێت ئەم منداڵە چی پێویستە بۆی بکرێت نەک بڵێن وەڵا لە 180 منداڵان وایەن ئیتر ئەوە چاکە نە بیر لەوە بکەینە چۆن یەک مامۆستا هەر مامۆستایەک چۆن وا بکەین هاریکاری فلان مامۆستا بکەین دوای فلان مامۆستا یەک نەک وەکو گروپ مامەڵیان لەگەڵا بکەین هەمیشە پرۆژەی پەروەردەناسی ڕەخنەیی چییە؟ پەروەردەناسی ڕەخنەیی پرۆژەکەی بەگشتی وەکو کۆتاییەک
گفتوگۆ و کاری پەروەردەیی ببێتە بنەمای تێگەیشتن لە بابەتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان وەکو لە سەرەتاوە باسم کرد ئێمە ئەگەر بمانەوێت لە کۆمەڵگەی خۆمان تێبگەین دەبێت بنەمای تێگەیشتنەکە پرۆسە و سیستەمی پەروەردەیی بێت بە هەمان شێوە بۆیە ئەم کۆرسە باسی بنەمای تێگەیشتن لە بابەتە کۆمەڵایەتی سیاسی و ئابوووریەکانی کۆمەڵگەی کوردستانەکەین بە هەمان شێوە باس لە چیەتی پەروەردەی ڕەخنەیی دەکەین و چیەتی پەروەردەی ناڕەخنەیی ئەی سروشتی پەروەردەی ڕەخنەیی چییە پێناسی دەکەین دێنە مامەڵەی لەگەڵدا دەکەین هەوڵدەین زیاتر بیناسین و پەروەردەی ناڕەخنەییش چیە ئەمە هەردەین ڕەخنەیی هەرەوەی گلی بکەینیان میتۆدێکە بۆیە باسی ئەوەش دەکەین باسی مادەی معریفیش دەکەین بۆی کە معریفەت چییە چۆنە چه ئاراستەیەکی هەیە لە پەروەردەناسی ڕەخنەیی و بە هەمان شێوە ناسینی دیموکراسی وەک پەیوەندیە مرۆییەکان بەشێکی قسە و باسەکانمان لەسەر دیموکراسی و دیموکراتی پەروەردەی دیموکراتی دەبێت کە لە پێناسەکەی وەکو پەیوەندیە مرۆییەکان زیاتر دەچینە وردەکاریەکان لە کۆتایی هەر بەشێکدا هەڵبەت دوو پرسیارم نووسیوە وەکو هاوکاریەک بۆ خوێنەران کە بتوانن هەم وەڵامی بدەنەوە وەکو ئەوەی بزان چندێک لە بەشەکە گەیشتن هەمیش بێتە بابەتی گفتوگۆ ئەمڕۆ دوو پرسیاری سەرەکیم هەیە بەڵام دەکرێت پرسیاری دیکەش بین نەسەری پرسیاری سەرەکی ئەوەیە کە پرۆسە و خوێنی ڕسمی ئەوەی ئێستا لە کوردستان هەیە هیچی دیکەی پێ جیاواز بێت لەوەی تا ئێستا پێشکەشی کۆمەڵگە و سیستەمی حکومڕانی کردووە ینی 30 ساڵە ئەم سیستەمەمان هەیە کەم تا زۆر وردە لێرە و لەوێ ئاوا وەکو بڵێ ترشی خۆی پێوە کراوە بەڵام ئەگەر بەردەوام بین بە کوێمان دەگەین هیچی تر هەیە ینی پێمان وایە ئایا شتی تازەمان دەسەکەوێت لەم سیستەمەکە هەیە هەم بۆ کۆمەڵگە بۆ خۆمان هەتاکێک و بۆ سیستەمی حکومڕانیش ینی ئێستا سیستەمی حکومڕانی ئەو شێوەیە هەیە کە هەیەی ئایا پەروەردە هیچی ئەم پەروەردەی ئێمە ئێستا هەمان هیچی دیکەی پێیە کە بتوانێت پێشکەشی بکات شێوازی حکومڕانی شێوازێکی تر بێت لە هەمان کاتە لەو بنەمایانە کە ئێستا باسمان کرد ئێوە وەکو مامۆستا هەمومان وەکو مامۆستا کامیان لە بواری کار و ژیانی خۆماندا ینی پێی ئاشناین چەنە یانیش بۆتە ڕێگر یا بۆتە کێشە بۆمان بۆ ژیانمان بۆ هەفتەی داهاتوو باسی پەروەردەناسی ڕەخنەیی و پەیوەندی پەروەردەناسی ڕەخنەییکن بە ئازادیەوە کە تێزەکە ئەوەیە کە پەروەردەناسی ڕەخنەیی کۆمەڵگە ئازاد دەکات تاکەکان ئازاد دەکات دەتوانین بچین سەر وردەکاری قسەکانی ئەمڕۆ ئەو بناغانەی کە دانراون بەشێکیان دەکرێت ئێستا مانایان زۆر ڕوون نەبێت لەبەرەوەی ئەم دەرسە با بڵێن ئەم شەوی یەکەمە و دانانی بناغەیە و خانوش زۆرجار لە بناغەوە زۆر ڕوون نییە بەڵام بە درێژایی کۆرسەکە ئیشەڵا دەچینە وردەکاری ئەو بابەتانەوە دەستان خۆرن